دایکی ئایا فەرموو خوشکە باشەکەم. سلام عليكم مامۆستاگیان. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا. خوشکە باشەکەم دایکی ئایا؟ باقیشڵ باشە لەخوا بەزیاد بێ حەمد و سەنا بەخوای گەورە. حاڵم بەرنامەکەتان بەشداریم کرد مامۆستاگیان. ئێمەش خۆشحاڵتر خوشکە باشەکەم بەرنامەکە وڵی مامۆستاگیان لەسەر بابەتی قسە ئەەکەم زەکاتی ڕەمەزان حەزێک نەبێت. بەڵێ فەرموو. 500,000 زەکاتی ڕەمەزانم دەرکردووە بەڵام هەتا ئێستا نەماوە. کوڕێکی ئامۆزام مناڵێکی هەیە دڵی کونە ویستم بیەم بەو. بەڵێ. بەڵام ئیتر لە قەدەری خوا وای کرد ئەو با بڵێن دکتۆرانە لە دەرەوەی وڵاتەوەیان عملیاتەکەی بۆ بکەن. بەڵێ. ئەنجا ئیتر ئێستا هەر ئاواز جەلسە ئەیبینن و جارێ عملیاتیان بۆ نەکۆ مناڵەکە 8 ساڵە دڵی کونە دێت دوو جار عملیاتیان بۆ نەجاحەتی نێناوە. بەڵێ. جا ئێستا من 500,000ەکەم نەیەوە هیچ زەکاتی ڕەمەزانە. ئەمەوێ بزانم ئێستا بیەمێیان هەتا وەختی عملیاتەکە ڕایگرم من گوناحبار نابم. بەڵێ زۆر جوانە پرسیارەکەت گەیشتاوە دایکە مەمنونم خوا ئاگای لێ خوال لەگەڵ بێ خوشکە باشەکەم خۆی گەورە سەلامەتەکە خوال لەگەڵ لەسەر چاو. دایکی ئایا ئەو پارەی کە 500,000 زەکاتەوە لە مانگی ڕەمەزانە جیات کردوێتەوە و دەتوانی ئاساییە لای خۆت هەتا وەختی عملیاتەکەی نێتەوە لێهێنا بەڵکو لە کاتی عملیاتەکەدا کلێنێکی گەورەتریان بۆ بگرێ. بەڵام ئێستاش کە زانیت بووە ئەو جەلەسانی کە دەیبینن بەڕاستی ئەم ماڵە ئەو کوڕی ئامۆزایەت کە دڵی کونەوتەمەنی 8 ساڵی شەڵا خواشفای بدا ئێستا پێویستیان پێێتی هەر ئێستا بیاندەیە. زەکات دوا باشترە زووترین کار لە ماڵت دەرچێت. بەڵام ئەگە لە ماڵی شەوەدا نابێت لە زەرفێکە لە سەری بنووسی ئەمە زەکاتە لای کە سوکارت دایکی ئایا قسە بکەی کە ئەمە گەدنیا بوو من ئەم ڕۆژ مردم ئەم پارەیە زەکاتە ئامان لە ماڵە نەمێنێتەوە. ئاوا بۆ شێوەیە دیاری بکەی و ئاسایشە دەتوانی وەختی عملیاتەکە بیدەیتێ و دەشتوانی ئێستا بیان دەیتێ. دڵی خۆت چۆن مرتاحە تۆ بۆیان گوناهبار نابی.